شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتن. فەرموون دانیشن دووبارە بە خێربێن سەرسەر و سەرچاومانات. بۆ ڕای گشتی هەرێم و پەرلەمانی کوردستانی عێراق و پەرلەمانی عێراقی فیدراڵ دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامی دەدا بە داگیرکەریەکانی بۆ سەر هەرێمی کوردستان و بەزاندنی سەروەری خاکی عێراق و هێنانی هێزی سەربازی کۆماندۆ جگە لە بوونی بنکە و بارەگاکانی لەسەر خاکی هەرێمی کوردستان و عێراق و ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی کە بۆتە هۆی شەهیدبوونی ڕۆڵەی گەلەکەمان و سووتاندنی ڕەز و باخ و گوندنشینان و وێرانکردنی گوندەکان و زیان بە ئابووری وڵات دەگەیەنێت و لە کاتێکدا گەلەکەمان بە بارودۆخێکی خراپی ئابووری کۆمەڵایەتی تێپەڕ دەبێت و زەرەرمەندی یەکەم دایکان و ژنانن کە جەرگ سوتاو دەبن لە ئەنجامی شەهیدبوونی ئەو کارانی کە لە هەمان کاتە قورسایی دەکەنە سەر ئەستۆی دایکانی گەلەکەمان. دەوڵەتی داگیرکەری تورکیا لە دوای داگیرکردنی عفرین و گرێسپی ڕۆژئاوای کوردستان ئێستاش دەیەوێت لە هەرێمی کوردستان و عێراق ئەنجامدانی هەژمونی دەوڵەتی عوسمانی بەرفراوان بکات و لە ناوچەکەدا بە هیوا و ئاواتی جێبەجێکردنی نەخشەی هاوپەیمانی میلی واتە میساقی میلی دەوڵەتی داگیرکەری تورکیا لە سنوورەکانی کەرکووک و مووسڵ دەگرێتەوە. ئەم ڕاستیە چەندین جار لەلایەنی دەسەڵاتدارانی فاشیستی و نەژادپەرستی دەوڵەتی تورکیا دووپات کراوەتەوە، بۆیە بەبەر چاوی هەموو جیهانەوە کۆمەڵکوژی ئەنجام دەدا. چەکی قەدەغەکراو بە هێنان و هەژمونی جیهان بە چاوپۆشی لە کردەوەکانی ئەردۆغان و دەوڵەتی تورکیا دەکات، بۆیە سوودی مادی خۆیان ئەو چەکانە دەفرۆشن بە تورکیا. وەک چۆن تورکیا سیاسەتی جیاوازی بیر و جیاوازی قبوڵ ناکات، پەرلەمان و ڕۆشنبیران و دەنگی ئازاد لە بەندیخانەکانی تورکیا سزا دەدرێن و بەند دەکرێن. لە جێی هاوسەرۆکان و شارەوانیەکان بە دەنگی گەلک گەیشتوونەتە ئەو پێگەیە، بەڵام لە شوێنی ئەوان قەیوم دادەندرێ. هەروەها زیندانەکانی دەوڵەتی سێدارە پڕ بۆ لە کچ و کوڕانی گەلەکەمان و ڕۆژانە لە کەنجەکانی ئەم گەلە و لە سێدارە دەدرێن و لە هەمان کاتە کچی زیندانی زەینەب جەلالیان تووشی کۆرۆنا بۆ یان تووشی کۆرۆنایان کردووە. داوای لە کۆمەلگای نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان و حکومەتی عێراق سنوورێک بۆ هێرشە هۆبانەکەی دەوڵەتی داگیرکەری تورکدا بندرێت و هێرشە ئاسمانی و زەمینیەکانی ڕابگرێ و بنکە و بارەگاکانی لە هەرێمی کوردستان بکشێنێتەوە. ئێمە وەکو دایکانی لە چکسپی و دایکانی ئاشتی بەرەنگاربوونەوەی خۆمان ڕادەگەیەنین بەرامبەر ئەو داگیرکەریەی هێرشە دڕندانەی دەوڵەتی تورکیا بانگەوازی لە هەموو لایەک دەکەین بۆ ئاشتی و ئارامی هەموو هەوڵ و تێکۆشانێکمان بۆ بەدیهێنانی ئاشتی و ئارامی وڵات و نیشتیمانەیە. دایکانی لە چکسپی لە سلێمانی 2020 بەخێربێن دووبارە سەرسەر و سەرچاوان هاتن. ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی. دیستان بەخێربێن دایکان، بۆ ئەم ڕۆڵە بۆ ئەم ئەرکە ئەخلاقی و نەتەوەیە دایکانی ئێمە پێشەنگن لە هەموو شۆڕشەکانە. ئەبێ ئەم ڕۆژ دایکانی ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان ئەو دایکە بویارانەی کە لە باکووری کوردستان بەرامبەری دەوڵەتی فاشیستی تورک وەستاوەتەوە، ئەمڕۆ لە باشووری کوردستانە ئەبێ ئەو هێرشە هۆبانەی دەوڵەتی تورک بەدەستی دایکان ئێمە ڕابگرین و لوتی دەوڵەتی تورک بشکێنین کە ئەمڕۆ ئەیەوێت جارێکی کە گەلەکەمان قڕبکە. ئێمە گەلی هەشتاکان نین جارێکە بوێوێ دێمە قڕبکە. ئێمە ئەم ژنە بوێرانەمان هەیە، ئەم جارەشیان دەوڵەتی تورک لوتی ئەشکێت و ئەم جاریان لە هەموو دنیا و لە هەموو جیهانە ئەردۆغان لوتی ئەشکێ. ئەم جارش بەخێربێن سەر و سەرچاومان هاتن. دووبارە بەخێربێن. بێژی یەکێتیە گەلی کورد، بێژی یەکێتیە گەلی کورد.